تەقینەوەیەکی تر لە کەنداوی عومان ڕۆژی پێنجشەمە گرژی و ئاڵۆزیە پەرسەندۆکانی نێوان ئەمریکا و ئێرانی زیاتر کرد. وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پۆمپیۆ ئێران تاوانبار دەکات. بەپێی هەڵسەنگانی حکوومەتی ئەمریکا ئێران بە پرسیارە لە هێرشەکانی کەنداوی عومان. ئەم هەڵسەنگانانە بەپێی ئەمانە کراون. زانیاری هەواڵگیریەکان ئەو چەکانەی بەکار هاتوون ئەو ئەستی شارەزایی پێویستە بۆ ئۆپراسیۆنێکی لەم جۆرە. هێرشی هاوشێوەی ئەم دوایانەی ئێران و ئەو ڕاستیە کە هیچ گروپێکی تری بە وەکالەت کار دەکەن لەو ناوچەیەدا ئەو سەرچاوانەیان نییە ئۆپراسیۆنێکی لەم جۆرە ئەنجام بدەن. وەزیری دەرەوەی ئەمریکا پێشتریش لە تویتێکدا ڕایگەیاند ئەم هێرشانە هەڕەشەن لە ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی، دەستدرێژیەکی ڕوون و ئاشکرایە بۆ سەر ئازادی هاتوچۆی دەریایی و زیادکردنی گرژیەکانە لەلایەن ئێرانەوە کە جێی قبولکردن نییە. ئەم تەقینەوەیە لە کاتێکدا بوو سەرۆکوەزیری ژاپۆن شینزۆ ئابێ لە تاران و توێژی دەکرد لەگەڵ کاربەرستانی ئێرانی لە هەوڵێکدا بۆ هێورکردنەوەی گرژی و ئاڵۆزیەکان. یەکێک لە کەشتیەکان ژاپۆنی بوو و پۆمپیۆ ئەم هێرشەی بە بێڕێزیکردن بە ژاپۆن ناودێر کرد. سەبارەت بە سەردانەکەی ئابێ بۆ ئێران پێزانینی بۆ ئەو سەردانە هەیە لە ڕوانگەی ئەوەی بە مەبەستی کەمکردنەوەی ئاڵۆزیەکانە و ئێمەش هەمان بۆ چوونمان هەیە. وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندی بە نەتەوەی گرتوەکانی شەوە کرد بۆ تاوتوێکردنی ئەو ڕوودا و ئەوان کۆبوونەوەیکی داخراویان ئەنجامدا. سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان ئەنتۆنیۆ گۆتێرێس لە میانی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ئاسایش بەر لە کۆبوونەوەی کۆمکاری عەرەب هەر هێرشێکی دژ بە کەشتیە سیڤیلەکان شەرمەزار کرد. دەبێت ڕاستیەکان دیاری بکرێن و بەرپرسیارەتەکان ڕوون بکرێنەوە. ئەگەر شتێک ببێت لە توانای جیهاندا نییە، بەرەنگاریەکی زۆر هەیە لە کەنداودا. وڵاتانی کەنداوی عەرەب کاردانەوەیان هەبوو سەبارەت بە هێرشەکە و قەتەر داوای کردنەوەی لێکۆڵینەوەیکی نێودەوڵەتی کرد سەبارەت بە هێرشەکە و کەمکردنەوەی گرژیەکان لە ناوچەکەدا. هاوکات عەرەبستانی سعودیە دەڵێت هاوڕایە لەگەڵ ئەمریکا سەبارەت بەوەی ئێران بەرپرسیارە لە هێرشەکەی سەرکەشتیەکان. وەزیری دەرەوەی ئیماراتیش داوا دەکات کۆمەلگای نێونەتەوەی وەڵامی ئەم هێرشە بدەنەوە و گرنتی ئاسایشی و سەقامگیری ناوچەکە بدەن. کەنداوی عومان لە نزیک تەنگەی هورمزە کە هێڵی سەرەکی گواستنەوەی سوتەمەنیە لە جیهاندا. لە مانگی ڕابردووشدا ئەمریکا ئێرانی تاوانبار کرد بۆ هێرشکردنە سەر 4 بار هەڵگری نەود لە کەناری میرنشینەیە گرتوەکانی عەرەب. ئێران نکۆڵی لە هەردوو ڕووداوەکە دەکات.